مەراسیمی سەربەرزی شاری سلێمانی و بەڕێوەبەرتی پەروەردەکانێتی لەبەر ئەوەی یەکەم بەو دۆخە دژوارەی کە بەسەر هەرێمی کوردستانە هاتووە، بەو شەڕی کە ڕوبەڕووی پێشمەرگەکانمان بوونەتەوە کە خۆشبەختانە بە گیانی پاکیان نەیانهێشتووە دوژمنمان بستێک خاکی کوردستان داگیرکاوە، بەعکسەوە خاکی کوردستانمان لێ سەنگتەوە بەهۆی ئەو قەیرانەدارایی کە هەمانە. سەرەتاداوە لە ماڵسا دڵشاد نمەرەکەین بەڕێوەبەرێکی پەروەردەی سلێمانی بفەرمێ بۆ دابەشکردنی خەڵات. ناوی خوێندکارەکان ئەخوێنمەوە: ڕێناز عوسمان ئەحمەد لە خوێندنگەی خەرمانانی کچان، پەروەردەی ڕۆژهەڵات، کۆی نمرە 678 یەکەمی وێژەی. ڕێبەن کەمال عەبدوڕەحمان ئامادەی بازرگانی ئێوارانی تێکەڵاو لە پەروەردەی ڕۆژاوا، کۆی نمرەکەی 731. خوێندکار شاکار قادر ڕەسوڵ ئامادەی ڕانی ئێواران. خوێندکار لەنیا شاوەز ڕەحیم ئامادەی پیشەسازی سلێمانی کچان بە شیکارەبا. خوێندکار بڵند محەممەد ئەحمەد ئامادەی پێجی ئازاری کوڕان. بەڵێ بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەو ڕێژە دەرچوونەی کە ئێستا باسمان کرد لەسەر وەکو پارێزگای سلێمانی لەسەر ئاستی هەرێمیەکەمین، بەڕاستیەوە دەعمێکی باشە و ئەیسەلمێنێت کە لە شاری سلێمانی خوێندن و خوێندەواری بەرەو پێش ڕۆشتووە. مامۆستاکانمان دڵسۆزانە گویان نەداوەتە ئەوەی کە موچیان هەیە موچیان نییە، خزمەتیان کردو بە ڕێکوپێکی بە شێوەیەکی ڕێکوپێکی. وام وایە ساڵی داهاتوو باشتر بین و نسبەی نەجاحمان زیاتر بێت و ئەمەش پێم وایە تەئسیراتێکی ئیجابی بۆ ئایندەی کۆمەڵگەکەمان. ئەم ڕێژەیە لە چاو ساڵانی پێشتر چەند جیاوازترە؟ وەڵاهی زیادی کردووە نسبەکە زۆر باش. پێشم وایە یەکێک لە هۆکارەکان جگە لە مامۆستایان و پرۆگرامەکانە ئوسلوبی ئیمتیحانات، یعنی ئەم ساڵ هەمووی هەڵبژاردن بۆ هەڵبژاردن خۆتەزانی ئاسانترە بۆ وەڵامدانەوە و قەنەعەتیشمە ئەم هەڵبژاردنەوەمان کردو بووی ئیتر وردە هەوڵ بین لە مەسائلی مامۆستای دەرسی خصوصی و با بڵێین چۆنڵی دەرسی خصوصی و نووسینی زۆری خوێندکار ئیرهاقکردنی دوورکەوینەوە. پارێزگای سلێمانی لە چاو پارێزگاکانی تر یەکەم بووە بزانم. بەڵێ ڕێژەکەی چەند بووە؟ ڕێژەکەی وەڵی بەداخیقی ئێستا نازانم پێت بەڵێم هەر هەموویم لە هەر کاتێک وێست بەست لە خزمەتە. لەبارەی وەرگرتنی خەڵات و خوێندکاران خەڵاتەکەیان چی؟ خەڵاتەکان مەبلەغی پارێ بە پێ و بودجەی لەبەردەستمانایە و کریستاڵێکی جوانیشمان بۆ کردوون بە ئیمزای خۆمان بۆ ئەمان کردو شتێکی نوێگەری بێت. ئەمە ئەمێنێتەوە مێژووی و بە لەیزەر لەسەری نووسراوە نافەوتێ هەتا ئەو خوێندکارە هەبێت و بۆ ئایندەی توانێمە کۆکات و پێم وایە سەروەریەکەوە چۆنەڵی یادگارێکی گرنگە بێ لە ژیانیان. من لارا شێرکۆ هاشم توانیم یەکەمی سلێمانی بم و نمرەکەم 99.1 بوو، کەمەش بێگومان ئاسان نەبوو بۆ من و بە هەوڵ و کۆششێکی زۆر و هیوادارم توان بەو شێوەیە وڵاتەکەم پێش بخەم و هەوڵێکی بە هەوڵ و سعیەکی زۆر توانیم ئەوە بەدەست بێنم. ناوم ڕێناز عوسمان ئەحمەد ڕەشیدە، ئامادەی خەرمانان، سێم بووم لە ئاستی هەرێم و یەکەم بووم لە ئاستی سلێمانی.
سپاسی خواکەم یەکەم جار دوێ ئەوە سپاسی مامۆساکان مەکەم کە زۆر یارمەتیان ناوم سپاسی ماڵۆشەکەم دایکم و باوکم بە تایبەتی من هەوڵ و مادبوونێکی زۆرم یاوە ئیشەڵڵا نخشە بێ لەوانەیە ئەم ساڵە سنە 12 ئیشەڵڵا ئەوانی ژۆک و ئێمە دەرەجێکی باشێنە سپاس.